السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان من هر وقت ما مصيب برز باسي كرد خو ما مستان نزيكي 11 سالك دبي لا بروسي خويندن وهروها ليرج لدزگاش مديكا الحمد لله خدمت دكين خوي گور قبولك. تابرزان اوي ام دمانه براستي لماوي او چند ساڵی کە ئەزمون مان کردیا لە هەم لە قوتابخانە لە حکوومەت کەوەکو مامۆستا و هەمیش لە دەستگا هەمووەکو بەڕێوەبەر وەکو کارجێڕی بەشی بەهردارە. بەڕێزان ئەوەی ئەمن لەو سمیناری دەمەوەیە کە بەراوردێک بکەین لە نێوان پرۆسەی پەروەردە و فێرکردن لە نێوان قوتابخانە و دەستگا. چکە بەڕێزان وەک دەزان بخۆتان پرۆسەی خوێندن لە دوو بەشی سەرەکی پێدێت. بەشێکیان پرۆسەی پەروەردەیە، بەشەکەی تریشیان پرۆسەی فێرکردنە. تەمان ئەوجا ئایا ئەمە وەکو دەستگای نووری حیکمە هەردوو پرۆسەکە دەکەین یانیش پرۆسەی پەروەردە دەکەین یان جیاوازیان چیە؟ ئینشاڵڵا دەچینە سەری دەبین. بەڕێزان تەبعاً ئەرکەکانی پرۆسەی خوێندن و فێربوون یان فێرکردن چییە؟ تەبعاً پرۆسەی خوێندن دوو ئەرچی هەیە، پرۆسەی پەروەردە لەگەڵ پرۆسەی فێرکردن. ئەگەر باسی پرۆسەی پەروەردە بکەین بەڕێزان، بریتیە لەو پرۆسەی کە منداڵ فێری شتێکی بەرهەست دەکات، معنەویە یعنی ئەفو نابیندرێ و هەستی پێ ناکرێت، بەڵام لە ئەنجامی هەڵسوکەوت و ڕەفتاری لەگەڵ دەوروبەر لەگەڵ کۆمەڵگا لەگەڵ ژینگە ئینجا هەست پێ دەکرێت. ئەگەر باس بکەین پرۆسەی پەروەردە، بریتیە لە پرۆسەی پەروەردە لە ڕازگۆیی، دەستپاچی، دڵسۆزی، حەرام، حەڵال، ئەو پرۆسانن کە لە خودی ئینسانەکە هیچ لایەنێکی مادی بەرهەست و دیاریکراوی پێوە دیار بێت، بەڵکو کاتێک تەسەڕوف هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەرەکەی دەکات ئەوجا هەستی پێ دەکرێت. ئایا ڕازگۆیە، ئایا حەرامخۆرە، ئایا حەڵالخۆرە، کەواتە ئەوە پرۆسەی پەروەردەیە. پرۆسەی فێرکردن بریتیە لە فێربوون لە پیشەیەکی بەرهەست. بۆ نمونە دەبیتە دکتۆر، فێری چۆنیەتی عەمەلیاتکردن دەبیت، تەعامل لەگەر شتێکی دەکات کە هەستی پێ دەکرێت و دەبیندرێت. کەواتە پرۆسەی پەروەردە جا ئەمە لە دەستگا وەکو دەستگا زیاتر لە پرۆسەی پەروەردە دەکەین، زیاتر پرۆسەی پەروەردە دەکەین. بەڵام قوتابخانە، ئەرچی قوتابخانە هەردوو پرۆسەکەی. لۆیە ئەگەر تەماشای وەزارەتی بکەین، پێی دەڵێن وەزارەتی پەروەردە و فێرکردن، بەتەنها ئیشی پەروەردە نییە یان بەتەنها فێرکردن نییە، بەڵکو پرۆسەی پەروەردە و فێرکردن. بەڵام ئێمە لە دەستگا هەروخۆمان دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیریە، پرۆسەیەکی پەروەردەیە کە فێرکردن تێدا نییە. ئەوەش لەبەرەوەی پێویستی فێرکردن زیاتر لە قوتابخانەکان دەکرێتن. جا بەڕێزان، ئەگەر بێت و ئێمە پەروەردە و فێرکردن لە نێوان قوتابخانە لە ڕووی ژمارەی پرۆگرام و مەنهەج و زۆری پەروەردە و فێرکردنەوە دەین بەراورد دەکەین. ئەگەر پەروەردە و فێرکردن لە نێوان قوتابخانە و دەستگا بەراورد بکەین، لە سێ ڕووە بەراورد دەکەین. لە ڕووی ژمارەی پرۆگرام مەنهەج و زۆری پەروەردە و فێرکردنەوە، لە ڕووی ماوە ئایا ئەو قوتابیە چەند ساڵ لێرەیە، چەند ساڵ لە قوتابخانەیە و چەند مانگ ئەو ماوەیەی کە لە قوتابخانەیە چەندە، چەند هەفتەیە، چەند ڕۆژە، چەند کاتە و ئیلە ئاخیر، و لە دەستگای چەندە ئەو ماوەیە، و لە ڕووی ژینگەییەوە ئایا ژینگەی قوتابخانە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ژینگەدا چۆنە و لە دەستگا چۆنە. بەڕێزان، ئەگەر بێت و بێین یەکەم پەروەردە و فێرکردن لە نێوان قوتابخانە و دەستگا لە ڕووی ژمارەی پرۆگرام و یان جۆری پەروەردە و فێرکردن. بەڕێزان، تەمان ئەو کتابانەی ئەوەی بەڕێز دەیبینن ئەوە کۆی پرۆسەی فێرکردنە لە قوتابخانە لە ماوەی 12 ساڵی تەمەنی منداڵ. یعنی کاتێک منداڵ لە پۆلی یەک، ئەو کتێبەکانی پۆلی یەکی ئیبتیدایی هەتا 12ی ئامادەیە. ئەگەر تەماشاکەین ئەوە هەموو پرۆسەی فێرکردنە. پرۆسەی پەروەردە کە جەنابیشتان دەزان خۆی لە
پەروەردەی ئاین دەبین. طبعا سێ پرۆسەی پەروەردە لە دەستگا دەکرێت لە عەفو قوتابخانە دەکرێت. پرۆسەی پەروەردەی ئیسلامی، پەروەردەی وەرزش، پەروەردەی هونەری. ئەمە دوو پەروەردەکەی تر لێ دەگەڕێت. بەس باسی پەروەردەی ئیسلامی دەکەین لە قوتابخانە. بەڕێزان ئەوە کۆی پرۆسەی وچی باسم کرد فێرکردنە، تاکید لەسەر ئەو خاڵە دەکەمەوە، ئەوەشیان کۆی پرۆسەی پەروەردەیە لە قوتابخانە. کەمە باسمان کرد فێرکردن لەگەڵ پەروەردە جیاوازی هەیە. ئەگەر لە ڕووی ژمارەی پرۆگرامەوە تەماشاکەین دەبینین پرۆسەی فێرکردن ژمارەی کتێبەکانی یەکجار زۆرن. طبعا مدەکەشی 12 ساڵە لە بەرامبەردا پرۆسەی پەروەردە کە بەداخۆ ئێستا لە قوتابخانەکەن ئەوە کتێبی هەر 12 ساڵی قوتابیە لە پۆلی 1 هەتا 12ی ئامادەی دگە لە معهد و لە ئەوەی لە کولیەی دەخوێنرێت. کەواتە جیاوازیەکە زۆرە. وەک بەڕێستان دەزان ئەو هەموو منهەجە کە پرۆسەی فێرکردنە لەگەڵ ئەو هەموو منهەجەش کە پرۆسەی پەروەردەکردنە. ئەوە جگە لەوەی کە ئێمە لە ماوەی 7 ساڵ ئەگەر قوتابیەک بێتن لە دەستگای بێ هەر لە قۆناغیەک لە تەمەنی 7 ساڵی هەتاوەکو قۆناغی کۆتایی کە 7 ساڵە کە دەکە 4 قۆناغی منداڵان و 3 قۆناغی نەوجەوانان 7 ساڵی لە ماوەی 7 ساڵە ئەوە کۆی منهەجی پەروەردەی مێە. کەواتە بە هەردوو منهەجی پەروەردە لە قوتابخانە و لە دەستگا کۆی ئەوەندەیە. اینجا دەینە سەری زانین ئایا کۆی پرۆسەی فێرکردن لە ڕووی کاتەوە چەندە. ئێستا بین لە ڕووی ساڵ، مانگ، هەفتە، ڕۆژ و کاتەوە باسی پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەین. بەڕێزان ئەوە بەرهەمی 12 ساڵە کە قوتابی لە قوتابخانە دەیخوێنی کە فێرکردنە و بەرهەمی پرۆسەی پەروەردەش لە ماوەی 12 ساڵی وەک باسم کرد ئەوەندەی خوارد. ئەگەر بین تەماشاکەین قوتابی لە 6 ساڵی کە دەستە مەکتەبێ هەتا 18 ساڵی 12 ساڵ لە قوتابخانە دەخوێن. ئەگەر ئەو 12 ساڵە تەبعاً ڕۆژانە لە ماوەی ساڵێکی بەڕێزان چەند دەچێتە قوتابخانە 8 مانگ دەچیت جەنابتان دەزانن. بەڵام لەو 8 مانگە ئەگەر جمعەکانی لە دەربین لەگەڵ عوتلەکان 6 مانگ دەمینێتەوە. ئەگەر 6 جارانی 12 ساڵی بکەیت یعنی هەر ساڵێک کە 6 مانگ لە قوتابخانەیە دەکاتە ماوەی 72 یعنی دەکاتە ماوەی 72 مانگ کە ئەویش یەکسانە بە 6 ساڵی خوێندن بە بێ وسال. یعنی ئەگەر بێت و ئێمە ئەو 12 ساڵە بەس ئەو کاتە حیساب بکەین کە قوتابی دەچێتە مەکتەب جگە لەوەی کە لە ماڵێ دەیخوێنی ئەو کاتە دەکاتە 6 ساڵ نیوەی تەمەنی خۆی ئەو 12 ساڵە. هەمان ئەو ماوەیە کە دێتە دەستگای کە ئەگەر گوتمان یەکێک لە قۆناغی یەکەوە بێ هەتا 7 ساڵی چەند مالەکەنە نزیکەی 1 ساڵ. جیاوازیەکە زۆرە بەڕێزە. یعنی 6 ساڵ لە پرۆسەی فێرکردن لە قوتابخانە و 1 ساڵ لە پرۆسەی پەروەردەکردن لە دەستگا. 5 ساڵیان جیاوازیە. طبعا ئەمن بە نزیکەی 1 ساڵم دانایی دەستگای دانا کەمتر لە 1 ساڵیشە کەوا جیاوازیەکەی زۆرە. ئەگەر بێ لە ڕووی ژمارەی مانگەکانەوە طبعا باسی ساڵمان کرد 12 ساڵ ئەو قوتابیە دەچێتە قوتابخانە 12 مانگە هەر ساڵی 12 مانگە دەکە 144 ئەویش ئەگەر تەماشای باسمان کرد ئەو 6 مانگە بکەین 6 جاران 12 دەکاتە 72 مانگ. بەڵام لە بەرامبەردا لە دەستگا 7 ساڵە تەمان بەڕێستان دەزانن قوتابی لە ماوەی ئەو 7 ساڵە بەس ڕۆژێک دێ ساڵێکیش 52 ڕۆژە بەڵام تەماشا دەکەین لەو 52 ڕۆژەی چەند ڕۆژ دێ چونکە مانگی ڕەمەزانەی لەگەر نییە عوتڵەی پێش ئیمتحاناتی وەرزی یەکەم و پێش ئیمتحاناتی وەرزی دووەم و دوایی چەند عوتڵێکێدا دەبیتە چل ڕۆژ کە ئەویش یەکسانە بە 280 ڕۆژ 280 ڕۆژیش ئەگەر بە مانگ لێ دەینەوە دەکاتە نزیکەی 9 مانگ. یعنی قوتابی 9 مانگ لە ماوەی 7 ساڵ دێتە دەستگای. ئەگەر بەراوردکەین لەگەڵ قوتابخانە دەکە 72 مانگ 72 مانگ و 9 مانگ فەرقیان گەلە زۆرە. ئەو 72 مانگ پرۆسەی فێرکردن فێر دەبی و 9 مانگیش پرۆسەی پەروەردە. ئەگەر بێت و هەمان ئەو لە ڕووی ژمارەکان بەراوردی بکەین تەماشا دەکەین 12 ساڵ هەر ساڵی 52 ڕۆژ 52 هەفتە دەکاتە 617 هەفتە
کاوی نزیکەی یەکسانە بە 309 هەفتە لە ماوەی 12 ساڵی 309 هەفتە دەچێتە دەستگا تەبعاً بەڕێزان ئەو 309 هەفتەیە وشی باسم کرد بە سافیە یعنی هەر حەفت ڕۆژ واماندانەیە کە هەر حەفت ڕۆژ دەسبینێ هەتا ئێوارێ دەچی یعنی ئەوەی کە ناچی هەفتەکانی لە بریندانەکە ئەو من حساب نەکرێت لە بەرامبەردا لە دەستگا کە 7 ساڵە لە هەر ساڵی 40 ڕۆژ دێ دەکە 280 ڕۆژ ئەوی یەکسانە بە 40 هەفتە کەواتە جیاوازێکە زۆرە بەڕێزان ئەوەی ئەمە دەمانوێت دەری بخەین کە پرۆسەی پەروەردەی منداڵەکەت زۆر کات و منهەجی کەمترە لەوەی کە بەعکسەوە لە خۆیدا پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە کە زیاتر پەروەردەکردنی تێدا ئەمە لە شەئنی پرۆسەی فێرکردن کەم ناکەینەوە بەڵام پرۆسەی فێرکردن بەبێ پرۆسەی پەروەردە بەڕاستی وەکو باڵندێک وایە کە لا باڵێکی شکابی کە ناتوانی ژیان بکە بە تەواوی لۆی ئەوە لە ڕووی ژمارەی هەفتەکانەوە سێم پەروەردە و فێرکردن لە نێوان لە ڕووی ژینگەوە ئەگەر تەمەشای ژینگەی قوتابخانەکان بکەن لەبەر ئەوەی پرۆسەی پەروەردەی بەڕێزان کەم تێدایە زیاتر بە پرۆسەی فێرکردنەوە خەریکە مامۆستا کە هەندە جار نەحەقی ئەویش نییە من مامۆستا تەمەشا دەکەین ژینگەی قوتابخانەکان پرۆسەیەکی پەروەردەیی دروستی تێدا نییە یعنی دایک و باوک دەزانی دەڵێ من لە ماڵێ مامۆستا منداڵەکەم جوونی نەدەدا ئێستا کەچی تەمەشا دەکەم چوویتە قوتابخانە لە پاش 6 ساڵی فێرە جوون بووە شەڕی نەدەکرد فێرە شەڕ بووە لۆ چونکە پرۆسەی پەروەردە بە تایبەت پەروەردەی ئاینی پیرۆزیستان وەکو پێویست لە ناوەندەکانی خوێندنیە کەواتە لە ڕووی ژینگەییەوە زیاد بێت و ئەلحەمدولیلا تەمەشاکەین لە دەستگا چونکە بە پەروەردەی قورئانی قوتابی پەروەردە دەکرێت تا ئەندازەیەکی باش ئەو پەروەردەیە لەسەر قوتابی ڕەنجی داکرێت الحەمدولیلا یعنی بووە کە مدیری قوتابخاناتێک گوت مامۆستا بانجی تەڵەبەکانی کردی گوتیان گۆ هەندە ڕێک و پێکرد گوتیان لە دەستگاین بەڵام ئایا دەستگاش ئەو فەراغی ئێمە پێپڕ دەکرێت لۆ منداڵی پێپڕ دەکرێتەوە تەمان لەبەر نەبوونی کاتنە ئەوە لە سێ جا بەڕێزان پوختە ئەگەر بێت تەمەشایکەین پوختەی ئەو شتانەی کە گوتم بەڕێزان لە ئەوە 12 ساڵەکەیە ئەو بازنەیە وا حسابکەین ئەگەر کەسێک وا حسابکەین ئەو 12 ساڵە بگەینە 100 ساڵ وا دابنێ 100 ساڵ لە گشت پرۆسەی خوێندنە لەو 100 ساڵە ئەگەر بگەڕینەوە بە بەراورد لە نێوان پەروەردە و فێرکردنی قوتابخانە چەند ساڵ خەریکی یعنی فێربوونە 50 لە سەدی تەمەنی خۆی خەریکی فێرکردنە 50 لە سەد یعنی پرۆسەی خوێندن لە ماوەی 12 ساڵ لە قوتابخانە بەس فێرکردنەکە 50 لە سەدی تەمەنی خۆی لێ خەرج دەکات ئەگەر ئەو ماوە کەسکەی کە دیارە مدەی ئەو ماوەیە کە لە دەستگا قوتابی ئێمە لە خزمەتی داینە 6 لە سەدە یعنی لە 100 ساڵی تەمەنی ئەو لەو بەرچاوڕوونی 6 لە 100 تەمەنی خۆی لە دەستگای بەڕێ دەکات چەند جیاوازی زۆرە بەڕێزان 50 لە چێ 100 لە چێ ئەو خانەشینەی کە دیارە بەڕێزان ئەوە 44 لە سەدی باقی ئەو تەمەنەیە کە نە لە دەستگایە و نە لە قوتابخانەیە ئەی چێ یان خەریکی لە ماڵێ یان خەریکی ئەو دەرسانەیە کە 150 لە دەخنی قوتابخانە یان ئەوەندەش لە ماڵێ جا بەڕێزان ئەوەی ئەمە دەمانەوێت ئەو جیاوازیە کەم بکەینەوە یان جیاوازیەکانی نێوان ناوچە سوورەکە کە فێرکردنە لەگەڵ ناوچە کەسکە کە پەروەردەیە ئایا ناوچەی کەسێک پەروەردەکە چۆن زیاد بکەین چونکە بەڕاستی بەڕێزان دەزانن ئەگەر هەر کەسێک هەر پیشەیەک هەر بوارێک فێر ببی هەر فێرکردنێک فێر ببی بەڵام ئەگەر پەروەردەیەکی دروستی نەبی نا سوودی بۆ کۆمەلگا دەبی نەخۆشی دەبێتە ئەو شەخصەی کە سوود بە کۆمەلگا بگەین لۆی بەڕێزان ئەگەر تەماشا بکەین قوتابیەک لە ماوەی 12 ساڵی لە قوتابخانە ئێمەش قوتابی بووینە بەڕێزیشتان دەزانین باوەڕ هەبی نازانی ڕۆژی بەتاڵ دەبی چونکە مەنهەجەکەی ئەوانە نازانی سنوورەکانی حەڵاڵ و حەرام چنە یعنی ڕەنگە نەزانی هەندێک شت هەیە نەزانی دەستنوێژی شەرگرت چونکە خۆ لە قوتابخانە دەستنوێژی پێ هەر ناگیرێت کەواتە ئێمە چ بکەین دۆ ئەوەی ئەو ئاینەی کە ڕێگای ڕۆشنی دنیا و قیامەتە و ئێمەش لە سێبەری منداڵەکەمان دەحەسێنەوە چۆن پەروەردەی بکەین و ئێستا کە لە قوتابخانەکان پەروەردەکە وەکو پێویست نییە ئێمە چی بکەین بەڕێزان من وەکو خۆم چەند چارەسەرێکی هەنووکەییەکان یان چارەسەری هەنووکەییەکانم دانایە کە
پێم وایە ڕەنگە خاڵی تریش هەبی کە دەبنە چارەسەرێک ئەگەر ئێمە خەمی لێ بخۆین ئەو پرۆسەی پەروەردەیە گرنگی پێ بدەین ڕاستی کمە 100/6 یان 6/100 زۆر کمە لانی کەم ئەگەر نەیکەینە 50% پرۆسەی فێرکردن بەڵام بیکەینە 25%. یەکەم هەوڵدان بۆ پەیداکردنی کەسێک بۆ ئەوی دەرس بە منداڵەکەت بڵێ بە خێرخوازی بەڕێزان دەستگا بەڕاستی ئەمە وەکو خۆمان لە دەستگاینا کارێکی گەورە دەکات یعنی ئەوەندەی پێمان کرابی بەڕاستی لەبەر خاتری خزمەتکردنی ئەو دینەی قسووریمان نەکردێت بەڵام بەڕاستی ئێمە پێمان ناکرێت بین منهەجێکی پەروەردەی ئەوەندا لە بابی فقهی لە بابی تەفسیر لە بابی شەریعات لە هەموو بابەکان ئەو هەموو دەرسە بە تەڵەبەی برین و لایانی کەم منهەجەکانیان بینینە ئێرە پێمان ناکرێت لەبەرەوەی دەستگا هەر ئەوەندە پێڕادەگەت کاتەکەی هەر ئەوەندەیە دەرسی تری تێدایە لۆیە هەر ئێوەی بەڕێزیش پێتان ناکرێت یعنی منداڵەکانی ئێوەش لەبەر قوتابخانە پێ ناکرێت واگەر ئێمە تەمەشاکەین هەمومان ئەگەر بێت و تەمەنای ئەوەی دەخوازین کە منداڵەکانمان لە قوتابخانەی ئەهلی دابنین تەمەشا دەکەین کەسی قوتابخانەی ئەهلی لە سەعات 8 هەتا 2 بەڵام لە کاتێکدا قوتابیەکەیت و کە لە قوتابخانەی حکومیە لە سەعات 8 هەتا 12 کەواتە ئەگەر پارەتە 2 سەعاتی تریش داخێ سەردەوامی منداڵەکەت لەوەی لە قوتابخانەی ئەهلی داهاتوێکی باشێت بەڵام ئێستا کە ناتوانی دەتوانی ئەوە بە پەروەردە پڕکەوە فرسەتە بەڕێزان یان ئەگەر دایک و باوکێک قوتابخانەکەی لە قوتابەکەی لە قوتابخانەی ئەهلیە بەڕاستی ئەو منداڵەی هەتا سەعات 2 دەنێری دەبی خەمی لە داهاتووشی بخۆ لە پەروەردەیەوە کە بەڕاستی وەک پێغەمبەری خوا گەورە دەفەرمێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم كان پێم وایە دەکەتە بەشی پەروەردە لەگەڵ ئەوەشدا بەشی فێرکردنیش خوا گەورە فەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون کەواتە ئێمە لە هەردوو بواردا هاوتەریبی بکەین لۆیە هەوڵ بدەی بەڕاستی قەناعەتێک دروست بکەی کە لە ماڵێ ئەگەر 5 دەرس لە قوتابخانەیە لە سبەینێ لە ساعت 8 هەتا 12 دەرسی سەشەمیش لە ماڵێ لە خزمەت مامۆستایەکی دابی کە هێشتان ئەو پڕ ناکاتەوە ئەمە دەمانێت بەڵام بەڕێزان وەڵڵاهی جۆشکردنی قوتابیەکە بە فێرکردن لە قوتابخانە بە 5 دەرس پێویستی بە دەرسێکی پەروەردەیی شێ لە ماڵێ ئەو کاتە ئەوجە دەبیتە 5/1 50/10 هێشتا نابیتەوە هاوتەری لۆیە بەڕێزان ئەوە گرنگە دوام بەڕێزان ئێمە هەر پێویستی مادیەکان لە تەڵەبان دابین دەکەین لە قوتابیەکانمان دابین دەکەین پارەیان پێ دەدەین ئەگەر بێت و گەیشتنە قۆناغا داهاتوەکان و نزیک بوونەوە لەوەی قۆناغی داهاتیان بی مامۆستایان بۆ دەگرین بەس وەڵاهی بەڕێزان گرنگترین شتیش ئەوەیە کە مامۆستا بۆ قوتابیەکەت بگری لە خزمەت مامۆستاکەی قورئان بخوێن یعنی بۆ ئێمە لۆ پرۆسەی فێرکردن ئامادەین چەند ئەگەر بەس 12 ساڵەکەی مەسروفەکان کۆکەینەوە ئەگەر لە بەرامبەریشدا مامۆستایەک بگری تەمان ئەگەر بە خێرخوازی نەبوو مامۆستایەک بگرین بە پارەیەکی کەمیش ڕۆژانە تەڵەبەکەم 40 دقات لە خزمەت ئەو مامۆستایی دابی لە ماوەی ئەو 12 ساڵەدا ئەوجە مدەیەک قورئانی فێرکە مدەیەکی تەفسیری فێرکە مدەیەکی فقهی فێرکە بۆنە واللهی ئەو پارەی لەوەی دەبەخشی کە منداڵەکەت دەبیتە سەدەقە جاریە پێم وایە وەکو دروستکردنی مزگەفتێک وایە ئەگەر ئەو منداڵەت ساڵح بی لۆ داهاتووشت لۆیە بەڕێزان ئەمەش پێویستمان بە دکتۆرێکە کە پەروەردەیەکی جوانی هەبی پێویستمان بە مامۆستایەکە کە پەروەردەیەکی جوانی هەبی هەموو جار دەڵێم دکتۆرێک لەگە ڕێزنەوە دکتۆرەکان لۆ ملیۆنێکی دەرەوزەی بە نەخۆشەکەی دەکا لەسەر تەلەڤیزۆن ئەم دەڵێم ئەگەر پەروەردەیەکی دروستی هەبی بەخوای عەمەلیاتی دەکە و ڕەنگە ملیۆنێکیش پێ بدە کەواتە خەلەل لە پەروەردەکەی هەیە لۆیە ڕاستی گرتنی مامۆستا بووی یعنی ئەگەر قوتابخانە لە گەڕەکەکەی من نمابایە یان قوتابخانەک خوا نەخواستە تێکچوو یان تعمیر کراوە ئێمە ئامادەنین 3 گەڕەک بە ساری خۆمان بیبینە ئەو لای ئەگەر مامۆستاش ئەگەڕە چیمەنە بیچکا من جێم لە تەڵەبان بووە با 3 گەڕەکیش لۆ ئەولاتر بیبین تەڵەبەکەی ببین ئەو کاتەی پێ بدەین چکە ئەو کاتێ ڕەنگە ببیتە مای خێر لۆ تەڵەبەکەش و لۆ داهاتووشی لۆ توش ئەگەر ئەوەشمان پێ ناکرێ بەڕێزان دەکرێت بێگرتن بۆ محازەرەکان لە تەلەڤیزۆن لە یوتیوب یعنی ئەو تەڵەبەیە جێ بدە مدەیەک جێ بداتە تەفسیری مدەیەک جێ بداتە فقهی مدەیەک جێ بداتە عەقیدەی مدەیەک یعنی محازەرەکان جێ بداتەیە کە هەش الحەمدولله زۆرە هیچ تەکلیفی نایە بەڕێزان چارەم بردننی لە هاوین بۆ فەقیهاتی ڕەنگە ئێمە کە هاوین دادەین
بە دەستگاشەوە بەڕاستی هەرچەندەمە یعنی حەزمان لێیە ئەو کاتێک کە دەبینە خولی کاتی هاینیشیان لۆ زیاد بکەین بەس بەڕاستی لەبەر ئەوەی ڕۆژەکانی دەستگا بە هەمووی پڕە الحەمدولillah ناتوانین لۆێ دەکرێت بەڕێزان یعنی بردننی لە هاوین بۆ فەقیاتی واللهی شتێکی پیرۆزە یعنی ئەو سێ مانگ چار مانگەی قسەی لەگەڵ مامۆستایەکی بەڕێز بکەیت لە مزگەوتێ بیباتن لەوێن دەرپەروەردەی بکە اینجا فێری ژینگەکەی ناو مزگەفت و ئەو بەرەکەتەی لە ناو مزگەفتێ و ئەو دەرسەی لە ناو مزگەفتی هەیە لایەنێکی ڕوحی دەدا کە دەبیتە یادگاری لە مێشتی ڕەنگە هەر لە بیریشی نەکە و حەزیشی بستێ ئەوەش وا دەکات علومە شەرعیەکانی خۆشبووی لێ دەتوانین مەسەلەن تا ئێستا لێرە زۆر جا دەڵێ مامۆستا حەزمان لێ بانگ بدەین دەکرێت لەوێن دەرفەتی بانگ و هەروە پێشمێژی لە هەندە کاتیدا لە هاوڕێکانی خۆی دەکات کە بەڕاستی ڕەحمەتێک یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو کار و کردەوەکانی خۆتان زان لە ناو مزگەفت بوو کە بەرەکەتی تایبەتی هەیە ئەو منداڵە لە ناو مزگەفتێ بەرەکەتێکی تایبەتیشی ئینشاءالله بەسەردا دەباری والله لۆیە ئەگەر یعنی قەنەعەتی لۆ دروستکەی بینێری ئەگەر هەموو ڕۆژێش یعنی هەموو مانگە کەس لەوێ نەبی بەڵام هەفتەک لەوێن دەربی هەفتەک لە ماڵێ بی ئەوها هەرچەندە یعنی برا هەبووە دەری هینای لە فەقیاتی ئەوە شتێکی چاکە دەبی ئەمە لە مامۆستایەکان کە بەتەمەن دەبن کۆمەڵە گەنجی تر ببنە مامۆستای ئاینی لەسەر مینبەرەکان و خەڵک ئامۆژگاری کەن بەڵام ئەمن لەگەڵ ئەوەمان کە هەردووچی هاوتەری بکرێ هەردووچی هاوتەری بکرێت چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیتە بڕۆ فێری زمانی عبری بە یعنی ئەمە زانستەکان لە بواری پەروەردە و فێرکردن لە بواری شریعەت و غەیری شریعەت بەڕاستی ئیسلام پێداگری لەگەڵەوەی نینە بەڵام مەبەستمان دەکرێت ئەوە هاوتەری بکرێت و هەروەها بەڕێزان دەتوانێت خاڵێکی کتێب خوێندنەوە هەبوونی کتێبخانە لە ماڵە یعنی دەکرێت کتێب هەبی چیرۆکی پێغەمبەران عەلەیهیم السەلام ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵی دابنیشی هەوڵ بدەین ڕێ کوڕمانگەرە تو 4 ساعات ڕۆژانە لە مەکتەبەی ساعاتێکیش لە ماڵێ حەزم لێ خەریکی کتاب خوێندنەوە بی لەسەر تەفسیری قورئان یعنی قوتابی ما بەڕاستی یعنی دیسان دەڵێمەوە ئەمە جهد و هەوڵی خۆمان هەموویدایە بەڵام عەفو هەر ئەوەندە دەکرێت یعنی سوورەتێکی وەکو فاتحە ڕەنگە هەتا ئێستا مانا و تەفسیرەکەی بەو شێوێنە لەبەر نەبی کە پێویستە لۆیە دەکرێت لە هەر بوارێک لە بوارەکان ماوە مانجێت جارێک کتێبێکی پێ بدەیت جارێک لە بواری تەفسیر جارێک لە بواری یان ژیاننامەی پێغەمبەران عەلەیهیم السەلام یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاڵی شەشەم بردننی بۆ مەجلیسی علمی و ذکری بەڕێزان هەرچەندە ئێستا ئەوە کەم بووە بەڵام دەکرێت ئێمە قوتابیەکەمان بینە مەجلیسی علمی ذکری پاش عەسرانە زین دەرسەکەیە شوێنێکی تەفسیری هەیە منداڵەکەت بێ ئەوێن دەر وەکو لۆ ئەوی فێری ئەو پەروەردە جوانە بی کە لە شریعەتی پیرۆزی ئیسلامدا هەیە چارەم هەوڵدان بۆ هەفتەم هەوڵدان بۆ گۆڕینی قەنەعاتەکانی قوتابیانەوە یعنی ئەمە دەبی دابنیشین بەڕێزان پێی بڵێن برێن کوڕم ڕۆڵەکەم ئەمە لە ماوەی 12 ساڵاتی ئەوەندە دەخینی ئەوەندەش کتابە دەخینی بەڕاستی پێویستە کەسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەکانی لە ماوەی 23 ساڵی تەمەنی خۆیاندا لە خزمەتی شریعەتدا بوو یعنی چەندە ئەوە گرینگە کە ئەمەش بەڕاستی یعنی هەندە جار داک و باب ئەوڕۆ بە تایبەتی یعنی زۆر هەوڵی ئەوە دەدا کە منداڵەکەی بیتە دکتۆر مهندس ئەندازیار پیرۆزە وەڵڵاهی شتێکی چاکە بەس پێشم وانییە یعنی یان لە بیرمان چووە یان هێشتا لەبەر ئەوەی لەناو کۆمەڵگەیمە بەداخەوە ئەو بەرنامەی پەروەردەی ئیسلامی بەو شێوێنە هێشتا خۆشی ڕەنگە ئەو قەنەعەتت دروست نەبێت یعنی ئەمە بەڵگەمانێ جار وێ باوکەک دێ دەڵێ مامۆستا یان چەڵەبەکە مامۆستا ئیمتحانی هەیە با بچینە هەفتەی یەک ڕۆژ دێ دەست خۆشەم زام لە دڵسۆزیە مەبەستم خوا نەخواستەوە نیە بەڵام مامۆستا با بڕۆینەوە ئیمتحانی هەیە یعنی لەم هەفتەی یەک ڕۆژ ئەو ڕۆژەش لە سعات 2 هەتا سعات 5 لە ئێستادا ئەو جادێ دەڵێ مامۆستا دەبێ بەمەوە دەرسی ئیمتحانی هەیە یعنی باوکەکەش تا ڕادەگەچانم بڕێم ئەو قەنەعەتەی لۆ دروست بووە کە ئەوەیان گرنگترە ناڵێم ناچکە کە هینایتان بێگومان بەڕاستی تا هەر کەسێک لە ئێوە هینایتان ئەگەر قەنەعەتێکی کولیتان بەوەش نەبووبی بەڵام لەو ڕوانگەوە ئەگەر هەستی پێ بکەیت تەمەشا دەکەین ئەو قەنەعەتە نەبووە لۆیە بەڕێزان هەتا تەڵەبەش زۆر جار بەم دەڵێن مامۆستا حیفزەکەمان زۆرە بە هەفتەی نەخین ئیمتحاناتە زەم جار پێ دەڵێن مامۆستای دەرسەکانی تر لە مەکتەبێ دەرسی هەموو ڕاگرتیە گوتی دی ئیمتحانە دەڵێن ڕاگری لۆیە بەڕێزان ئێمە بەڕاستی ویستمانە ئەو پرۆسەی پەروەردەیە هاوتاکەین یان لایەنی کەم بیکەینە نیوەی ئەوەی کە پرۆسەی فێرکردنە لە ئەوەی داهاتووی منداڵەکانمان ڕۆشن بێ و منداڵەکانیش بەڕاستی هەمومان بەو شەریعەت و بەرنامەیە بەختەوەر دەبین کە خوای گەورە ناردێتی طبعا بەڕێزان ئەگەر کەسێک دەست نوێژیشی دروست نەبی نەزانین دەست نوێژەکە گری نوێژەکەشی قبوڵ نییە بەڕاستی ئەگەر نەخاسمە لەکەم تەرخەمی کە بەڕاستی قوتابیەکەش
کە 12 ساڵ لە خزمەت ئەو فێرکردنەدایە پێویستە لە خزمەت پەروەردەش دابێت. اینجا ئەگەر نەزان ڕۆژەکەی بەتاڵ دەبی کارێک بکە ڕۆژەکەی بری پێم وایە بەرەکەتیش لەسەر ئەو منداڵی ناڕژێ بەڕاستی. لۆیە بەڕێزان پێویستە ئەمە هەوڵی ئەوە بدەین کە پەروەردەکە بەرزکەینەوە، کێوی پەروەردەکە بەرزکەینەوە. جەزاکم الله خەیرن. بەڕێزان ئەگەر پرسیارێکتان هەیە شتێک سەرنجێک تێبینێت جێم لێ و سپاسان دەکەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.